خەڵکی بەشەڕەفی کوردستان ئەندامان و لایەنگران و کادر و پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەو ڕێگای بەرنامەی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەوە سڵاوی خۆمتان پێشکەش دەکەم و دەمەوێت لە پەیوەندی دەگەڵ مەسەلەی ئەو ڕووداوەی کە لە کوردستان هاتووەتە پێشێ و شەڕ و تێک هەڵچوون بینی پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و گریلاکانی پەکەکە ڕوویداوە چەند خاڵێکتان بخەمە بەر نەزەر. هەموو لایەک دەزانن کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران حیزبێکی شەڕخواز نەبووە و ئێستاش حیزبێکی شەڕخواز نییە. ئێمە هیچ لایەنێک بە دوژمنی خۆمان نازانین بێجگە لە جمهوری ئیسلامی ئێران و هەموو کار و تێکۆشانی ئێمە لە پەیوەندی دەگەڵ زەربەلێدان لە کۆماری ئیسلامی ئێران وە کارکردن بە دژی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێرانە بە مەبەستی دیفاع لە مافە پێشێلکراوەکانی خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات. لەو ڕووداوەشدا ئەو خەبەرانەی کە بە من گەیشتووە هاوڕێیانی ئێمە لە مەنتەقەدا هەموو حەولی خۆیان داوە بۆەوەی کە لە خاچی خۆیاندا لە مەنتەقەی خۆیاندا هاتوچۆ بکەن بیان هەوێ لەگەڵ خەڵکی خۆمان پەیوەندی بگرن، بەڵام بەداخەوە پەکەکە پێشیان پێگرتوون و لە ڕاستیدا مانع بوونە لەوەی کە پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە مەنتەقەدا هاتوچۆ بکەن. ئێمە هیوادارین کە ئەو بەرنامەیە بەرنامەی گشتی ڕێبەرایەتی پەکەکە نەبێ و هەڵەیەک بێ کە لەلایەن بەرپرسانی ئەو مەنتەقەوە ڕوویدا بێ، چونکە ئەگەرەوە نەبێ ئەو ئیقدامە و ئەو بەرنامەی پەکەکە دەچێتە خانەی یارمەتیدان بە بەهێزترین و زاڵمترین دوژمنی کورد لە مەنتەقەدا کە کۆماری ئیسلامی ئێرانە. من پێم وابێ کە ئێمەی کورد دەبێت لە مێژوو فێر بین کە ئەگەر لەگەڵ یەکتری کێشەیەکمان بۆ هاتە پێشێ بتوانین لە ڕێگای دۆزینەوەی ڕێگا چارەی ئاشتی و ئەوە دۆستانەوە بتوانین حەلی بکەین، چونکە ئێمە بەرژەوەندیمان قازانجمان هەمووی پێکەوە بەسراوەتەوە. دوژمنی کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە یا دوژمنانی دیکە لە مێژوودا ڕەنگە بۆ ماوەیەک لە یەکێکمان ئیستفادەیان کرد بێ بە دژی ئەوی دیکە، بەڵام لە واقعدا ئەوەی کە دۆست و پشتیوانی یەکترین دەبێ گەلی کورد بین، بە تایبەتی لەو هەلومەرجە ئاستەمە سیاسیەدا کە لە مەنتەقەدا هاتوۆتە پێشێ. من داوا دەکەم لە هەموو توێژەکانی چین و توێژەکانی کوردستان بە تایبەتی لە خۆرهەڵاتی کوردستان کە بەنسبەتی ئەو شێوە سیاسەتەی کە پەکەکە گرتوویەتە پێش بێدەنگ نەبن و هێزی خۆیان توانای خۆیان لە هەر ڕێگایەکە و بۆیان دەکرێت بخەنە سەرپەکەکە کە لەو شێوە سیاست و ڕەفتارانەی کە لەگەڵ حیزبە سیاسیەکانی کورد لە بەشەکانی کوردستاندا بەکاری دێنێ پاشگەز بێتەوە و لە باتی دوژمنایەتی و حەولدان بۆ تەزعیف و لاوازکردنی لایەنەکانی دیکەی کوردی حەول بدا لەو هێز و توانایی کە هەیەی بە قازانجی نەتەوەی گەلی کورد و باقی حیزبە سیاسیەکان کە لە خزمەتی ئامانجی خەڵکدان کەڵک وەربگرێ. ئێمە هیوادارین کە ئەو کێشەیە پەرە نەگرێ و ئێمە لەلایەن خۆمانەوە نەدڵخۆشین بەو مەسەلەیە، نە لە حەولی ئەوە داین کە ئەو مەسەلەیە پەرە پێ بدەین و هیوادارم کە پەکەکەش دۆستانی پەکەکە هەر لەو ڕێگایەوە و هەر بەو شکڵە کەڵک وەرگرن لە مۆقعیەتەکە و ئەو
پەیوەندی کە نێوانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و پەکەکە لە ساڵانی ڕابردوودا بووە هەر لە جێگای خۆی بمێنێتەوە و ئەو مەسەلەیە و ئەو ڕووداوە خەتشەداری نەکا. داوام ئەوەیە کە خەڵک لەسەرخۆ بن، ئارام بن و دەواقەدا کارێکی نەکەن کە دوژمنانمان لەوە زیاتر پێمان دڵخۆش بن لەو مۆخێتە حەساسەدا. ئەرچی ئێمە لە هەلومەرجی ئێستادا یەکگرتووی پشتی یەکترگرتن و ڕوو لە دوژمنکردنە کە ئێستا گەورەترین و بەهێزترین دوژمنی گەلی کورد لە هەموو بەشەکاندا کۆماری ئیسلامی ئێرانە. داوای سەرکەوتنتان بۆ دەکەم و داوای یەکگرتووی و هاوپشتیوانیتان لێ دەکەم بۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێران و باقی هێزە سیاسەکانی کورد کە لە ڕاستای قازانج و بەرژەوەندی نەتەوەیی هەنگاو هەڵدەگرن و فیداکاری دەکەن. زۆر سوپاسان دەکەم.